بناوي أو خدايا دەست پێ دەکەین کە دەفەرمێ إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا. صلاة ورحمات مهرباني خوا وسرجاني پیغمبری پێشەوا صلى الله عليه وسلم کە ببێ نازی لەگەڵ ئەبوو بەکری سدیقا ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ لە کۆچا بوو لە ئەشکەوتا وڕووی پیرۆزی تێکرد و پێی فەرموو لا تحزن إن الله معنا. لە خزمەتی کۆچی پێغەمبەری پێشەواین صلى الله عليه وسلم ئەو کۆچەی کە ڕەمزی ئیسلامەتی ئێمەیە، ئەو کۆچەی کە سەری ساڵی کۆچیمانە، ئەو کۆچەی کەوا بۆ مای ئەوەی مسلمانان لە نادادگەری و لە نێو هەموو غەم و خەفەت و ناخۆشی و ناخۆشی ستەمکاران کۆچ بکەن بەرەو ئازادی و ئاشتی و تەبای و برایەتی. مسلمانان لە مەکەدا لە مەفتەن و شاری و شوێنی خۆیانە لەژێر معانات و هەموو خەم و ئازار و ئەشکەنجەیەکی زۆری جەستەیی و دەرونی و ئابلۆقەی ئابووری ستەمکاران و کافران و بێباوەڕاندا بوون. دوای ئەوەی کە پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم ئیجازەی لە خوددا فەرموو، خوای گەورەش ئەمری پێ فەرمووکەوە کۆچ بکەن ئەو شوێنە جێبێڵن، ئەگەرچی مەفتەن و مەئوا منزڵی خۆتانە، بەڵام کە ئیسلام پێویستی پێتان بوو دەبێت کۆچ بکەن و بڕۆن شار و لادەی خۆتان جێبێڵن بۆ ئەوەی نەسرەتی دینی خوا بدەن. شوێ خوا پێی خۆش بوو هەر ئەمرێک کە خوای گەورە پێتان فەرمێ ئەگەر لەسەر جانی خۆشت بێ ئەوە دەبێ ئەدای بکەی. کۆچ چییە؟ هۆکارەکانی کۆچ چین؟ لەبەرچی پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم ئەمری کۆچی فەرموو؟ لەگەڵ چێ کۆچی کرد؟ لەبەرچی کۆچی کرد؟ ئەو ئەسبابانە چ بوو کە گرتێبەر لە ڕێگای کۆچە؟ مەبەست و ئاماز لە کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی بوو؟ لەبەرچی پۆڵ پۆڵ هاوڵان کۆچیان کرد؟ بۆ ئیمامی عومەر بەتەنها و بەعەلەنی کۆچی کرد؟ لەبەرچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە مەخفی کۆچی کرد؟ بۆ ئەبوو بەکری کردە هاوڵی خۆی لە کۆچە؟ دنیایەک پرسیاری تر لەسەر ئەو باسە لە خزمەتی مامۆستای عەزیز و خۆشەویست بەڕێز مامۆستا هەندرێن بالیسانی لە خزمەتێکین. مامۆستا جان سەلامی خوارد لەسەر بێ. عەلەیکم سەلام ورحمەة الله وبەرەکاتوه. سلامی خوا لە ئێوەی بەڕێز و لە بینەرانی ئەو کەناڵە بەڕێزە. خوای گەورە هەموویان موفق و سەرکەوتوو بن ئینشاءالله. زۆر خۆشحاڵین کە جارێکی تر لەو کەناڵە بەڕێزە و پیرۆزە دەرکەویتین ئینشاءالله. زۆر بەخێرێ مامۆستا جان. بەس لە دەست پێکە لەبەرەوەی یادەکەشمان سەری ساڵی تازەی کۆچی و لەو ڕۆژانە دەینکەوە ساڵ وەگەڕ دەبێ. ئەو ئاەتێک کە خوای گەورە لە سوڕەی ئەتەوبە لە ئاەتی چلا باسی پێ فەرمووە، حەزمان لێ بەدەنگە بە سۆزەکەی جەنابتە سەرەتا جێویستی بین. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله أجمعين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وعملا نافعا يا الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا فأنزل الله سكينته عليه وأيده بجنود لم تروها وجعل كلمة الذين كفروا السفلى وكلمة الله هي العليا والله عزيز حكيم.
صدق الله مولانا العظيم. بارك الله. إلا تنصروه فقد نصره الله. لبرتي خواي قورا فرمي أقر إيوه سرين خان إلا وخواي قورا خوي سرين خات. بله ما هو صاجان خوي أو دينك خوي پروردگار بو خوي أفرمي إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. سرخري أم دينا یارمەتی دەری ئەم دینە خوای پەروەردیگارە. خوای پەروەردیگار پێغەمبەری کردوتە هۆکارێکی سەرەکی لە بۆ هیدایەتدانی مرۆڤایەتی لەسەر گۆی زەویدا. لێرە پێ فەرمێ ئیلا تەنصروه فقد نصره الله. ئەگەر ئێوەش لەگەڵی دانەبن ئێمە سەریەخەین و یارمەتی ئەدەین و پشتی ئەگرین هەروەکو لە مووقیفەکان لە زۆربەی هەرە زۆری وەکو لە شەڕی بەدرا. لەو کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەست بەرز ئەکاتەوە ئەفەرمێ ئەی خودایە ئەگەر ئەم حیسابەیە و کۆمەڵە خەڵکە لە ناوچن خۆ کەس نامینێ تۆ بپەرستن. لە کاتە ناخۆشەکان خوای پەروەردیگار مەلایکەتی دابەزاند. بۆچی؟ بۆی تێیان گەینی ئەگەر ئێوەش نەبن خوای پەروەردیگار هەر لەگەڵیدایە. ئەگەر لە نێو ئەشکەوتدا کە هیجرەتەکەن لەو کاتێکەوە کافرەکانی قوڕیش دێنە بەردەرگای ئەشکەوت هەروەکو لە ڕیوایەت داهاتووە خوای پەروەردیگار تەو نەمامدا پیرۆزکە ئەنێری تا چاوی کافرەکان کوێر بکە ناو ئەشکەوت نەبینن بڵێن کەس نەچۆتە ناو ئەشکەوتە کۆتر دێ مەلایکەت دێن جنۆکەکان دێن یارمەتی پێغەمبەرە دەن صلی الله عليه وسلم. ئەگەر ئێوە سەری ناخەن ئێمە سەری ئەخەین بەڵام جوندی خوددان هەموو جوندی خوان. ئێوە ئەگەر جوندیەکانی خوای پەروەردیگار بژمێرن ناژمێردێن زۆرن بەڵام گەورەی لە بۆ ئینسانەکان ئەمینێتەوە ئایا چەند ئەتوانن سەرخەری دینی خوای پەروەردیگار بن لە بۆ ڕۆژێک کە ئەگەرینەوە خزمەت خوای پەروەردیگار ئێمە بە گەورەی بگەڕێینەوە چونکە دینی خوا پێویستی بە ئێمە نیە وەکو شەخص و تاک بەڵام ئێمە پێویستمان بە دینی خوای پەروەردیگارە. یعنی ئەوەی بەڕزت کە دەفەرمووی ئێمە خۆمان بە پێغەمبەری خوا سەر دەخەین خۆمان جوانەکەین خۆمان منەوەڕەکەین. ئەکید هەروایە بۆی خوای پەروەردیگار فەرمووی ئەگەر ئیلا تەنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ئەوان دەریان کردن چێ دەریان کردن؟ کافرەکان. تەبیعی ئێمە کە بەرەو هیجرەت و کۆچەچین بەرەو ساڵی 1433 کۆچی ئەڕۆین ئەمە ساڵی نوێیە مێژووی مسلمانانەوە لەوێ دەست پێ ئەکا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 13 ساڵ لەناو مەککەدا بوو داوای کرد بە سڕی و بە جەهری بە ئاشکرا و بە پەنهانی لەوێ سەیر ئەکەین هەرچی پێیان کرا بەرامبەر پێغەمبەریان کرد بەرامبەر هاوڵەکانیان کرد ئەزیەتیاندا لێیاندان تا گەیشتە حەدی کوشتن و لێدان و دەربەدەرکردن و پشتی پیسایی بەسەر پێغەمبەری خوایدا ئەدرا بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆڕاگر بوو هەتا ئەو کاتەی کە لە هیجرەتەکان دەستیان پێ کرد هیجرەتی کۆچی حەبەشە دەستی پێکرد لە ساڵی پێنجەمی بێعثەت و پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە بوو. یعنی بەر لەو کۆچی گەورە کۆچی تریشمان هەبوو. بەڵێ دوو کۆچی تر هەبووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە سەیری کرد لە نێو مەککەدا لە نێو شاری خۆت ئەزیەت ئەدرێی لێ ئەدرێی لەبەرچی لەبەر داواکردنی و شەی لا إله إلا الله محمد رسول الله صلی الله عليه وسلم پاک بوون. خۆداواکە گەورەیە داوای ملک و سروەت و ئەرزە و زام ئەوانەیە لە خەڵکی نەکردووە بابرین لە سەرانی قوڕیش تەنها لا إله إلا الله فقط. بەڵێ ئەم لا إله إلا اللهە هەژێنەری عەرشی زاڵمەکانە لە ناوبەری دەسەڵاتی زوڵم و ستەم و نادادگەریە بۆیە ئەوان ترسان هەنی کە سەیر ئەەکەین لە دواتر ئەیانەگوت خۆ ئەزانین ئەو پێغەمبەرە ئەو محەممەدە حەق بەڵام لەبەر ئەوەی کە ئێمە لە ئێمە نەهاتووە داواکەی لەگەڵ ئێمە نییە وەکو ئێمە نییە ئەڵێ واز لە بت و خواکانی خۆتان بێنن ئێمە باوەڕی پێناهێنی بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دیتی لە پێش چاوی ئەو هاوڵەکانی ئەزیەتە درێن توانی پێم بڵێ بوون من ئەو هۆکارانە چی بوون کە ئەوەی کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەککەوە کۆچ بکات لە بۆ مەدینە. بەڵێ جا پێش ئەوەی کە باسی کۆچی مەدینە بکەین کۆچی حەبەشە بۆ ڕوویدا کە سەیری ئەکرد مسلمانەکان لە پێش چاوی ئەو ئەزیەتە دران لێیانە درا ئەگەیشتە حەدی کوشتن پێغەمبەر هیچ پێ نەئەکرا ئاخر نەک ئەوە پێغەمبەر بۆ خۆی کە کافرەکانی قوڕیش
پیسیان بەسەر سەریدا ئەدا لە کاتی سوزدە بردندا حەزرەتی فاتیمە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ داد لەسەر سەری لە ئەبرد پێغەمبەر هیچی پێ نەئەکرا بەرامبەریان فەرمووی بڕۆن هیجرەتکەن لە بۆ حەبەشە فإن بها ملكا لا يظلم عنده أحد چونکە مەلیکێکی تێدایە پاشایەکی تێدایە زوڵم و ستەم لە کەس ناکرێ لەوێ سەنگ گرنگە زوڵم و ستەم لە کەس ناکرێ خۆ موسڵمان نەبوو دینی مەسیحی بوو نەجاشی بۆ خۆی مەسیحی بوو بەڵام یەکشت زۆر گرنگە کە زوڵم و ستەمی تێدا نەبێ ئەو وڵاتە ئەگەر دارول ئیسلامیش نەبێ بەڵێ بەڵێ مادامە دادگەری لێ بەرقرارە دادگەری گرنگە یعنی بەڵێ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم بڕۆن لە بۆ شوێنێک کە فإن بها ملكا لا يظلم عنده أحد فإنه دار صدق چونکە شوێنی ڕاستگۆییە ڕاستی تێدایە درۆ خواروخێتی خراپەی تێدا نییە بۆیە فەرمێ ئەمری کرد 12 یاخود 14 لە هاوڵان کە عوثمانی کوڕی عەفان و ڕوقەیەی کچی خۆشی لەگەڵدا بوو هیجرەتیان کرد و ڕۆیشتن لە بۆ حەبەشە ئەمە یەکەم لە ساڵی 5 پێغەمبەرایەتی دوایە بیستیان کە وەزعەکە باشە و خەڵک هەموو موسڵمان بوو لە مەکەی گەڕانەوە هاتنەوە سەریان کرد نەخێر مەکە ئاینی وەکو جارانە و زوڵم و ستەم و خراپە و دژایەتی موسڵمانانی تێدایە کە هاتنەوە سەر لە نوێ ئەوانە هیجرەتیان کردەوە کە دیسان جعفەری کوڕی ئەبوو تاڵیب و 72 74 کەس یان 83 کەس کە ژمارەکان جیاوازن 83 کەسی تر هیجرەتیان کرد دیسان لە بۆ حەبەشە چوونەوە لەوێ زۆر بە ئاسایی لە بۆ خۆیان دانیشت بوون کە ژیانێکی تەبیعی کەس ئەزیەتی نادان دیسان مسلمانان زیاد بوونەوە لەوێوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەستی کرد بەڵێ لە مەکەدا لەژێر زوڵم و ستەمدانە چی بکە باشە کە بۆ خۆی هەستا هیجرەتێکی کرد ڕۆی لە بۆ تایف بەڵام لەوێ زۆر بە نامرۆڤانە ئەزیەتی پێغەمبەریاندا صلی الله عليه وسلم دانی یعنی زۆر ئەزیەتدانێکی زۆر بوو کە نەچینە سەر ئەو باسە ئیجباریەن بڕیاری هیجرەت و کۆچیدا ئەوە بوو لە ساڵی 11 پێغەمبەرایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ناوی لێنرا بەیعەی عەقەبەی یەکەم خەڵکی یەثریب کە مەدینەی ئێستایە هاتن لە بۆ حەجکردن لەوێ چوو لەگەڵیان دانیشت ئەوە زۆر گرنگە ئینسان هیممەتکە ئەو کات ئەوان مسلمان نەبوون نەخێر ناوی پێغەمبەریان بیست بوو کە بەڵێ کەسێکی پاک حەجی تەقلیدی خۆیان دەکرد قەدیم حەجی تەقلیدی خۆیان ئەکرد بەڵام هەر مشریک بوون خەڵکەکە مشریک بوون و هاتن لەوێ لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شەوێکی درەنگ لە مینایە ئەو مینایی کە ئێستا حاجەکان ئەچن چوو سوڕا بزانێت چی ئەبینێتەوە لەوێ چەند کەسێکی دی قسەیانە کرد هەستی کرد کە ئەوانە هێنا و مەکەنین چوو لەگەڵیان دانیشت 12 لە خەڵکی یەثریب لەوێ بوون پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵیان دانیشت و قسەی لەگەڵ کردن و ئیتر ئەوان باوریان بە پێغەمبەر هینا لە دوای قسەکردنیەکی زۆر کە هەستیان کرد ئەوە بەڵێ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم پێغەمبەری خۆشەویستمان بەیعەتێکی لێوەرگرتن پەیمانێکی لێوەرگرتن پەیمانەکە پێ ئەگوترێت پەیمانی نیسوانی ئافرەتی دزی نەکرێ هاو بەش لە بۆ خوای بڕیار نەدرێ دامێن پیسی نەکرێ ئەو شتانە نەکرێ منداڵی خۆتان مەکوژن چاک بن یعنی ئەو پەیمانە لەو هاوڵە بەڕێزانە وەرگیرە لەو بەیعەی یەکەمە ئەوانە گەڕانەوە لە بۆ مەدینە لەوێ پێغەمبەر صلی الله عليه وسلم مصعبی کوڕی عومەیری لەگەڵ ڕەوان کردن ئەوان دینی خوای پەروەردیگاری لەوێ بڵاوە کردەوە تێگەیاندن ڕۆژ بە ڕۆژ خەڵک زیاد بوو لە مەدینە لە ساڵی 13 پێغەمبەرایەتیەوە دیسان کۆمەڵێک خەڵکی تر کە بریتی بوون لە 73 کەس دوو ئافرەت و 71 پیا و لە ئەوس و خەزرەت هاتنەوە لە بۆ حەج ئەو جارەی ئیمانیان لە دڵدایە ئەو جارەی لە ڕێگای مصعبی کوڕی عومەیرەوە ئیسلامەتی و قورئانیان لە دڵدایە بە سۆزێکی تایبەترەوە هاتن لە بۆ خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە مصعب لەوێ بە هەموو شێوەیەک دینی خوای پەروەردیگاری بڵاوە کردەوە هاتن دیسان لەوێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵیان دانیشتن ئەو جارەی پەیمانەکە جیاواز بوو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خۆشەویستمان لەگەڵیان دانیشت و قسەی لە بۆ کردن گوتیان ئەی پێغەمبەری خوا بۆ خۆمان کڕکەین بۆ هەڵنەستین شەڕ نەکەین پێغەمبەر فەرمووی نا کاتی شەڕ نییە کاتی ئەوە نەهاتوە ئێمە شەڕکەین
کاتی ئەوەیە ئێمە خۆمان پێ بگەینین چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 13 ساڵ لە مەکە چی کرد؟ جیهادی کرد؟ شەڕی کرد لەگەڵ کەس؟ نا، دوژمنداری کەسی نەکرد. تەنها و تەنها دروستکردن بوو. ئیمان و عەقیدە و ئەخلاقی فێری ئەو خەڵکە ئەکرد، فێری مسلمانەکانە کرد، فێری ڕازگۆیی ئەکردن، فێری ئیمان و بیر و باوەڕێکی پتەوی ئەکردن کە خۆڕاگر بن چونکە ئیمان وا ئەکا کە مرۆڤ زۆر بە گەورەی بمینێتەوە. بیلالی حەبەشی کە فێری ئەوە کرا ئەحەدون ئەحەد لا إله إلا الله لەو کاتێک کە لە گەرمای مەکەی ئەو کات بەردیان لەسەر سینگدا ئەنا بەڵام بیلال بە هیچ شێوەیەک پاشگەز نەبووەوە. ئەنی ئەو پێمان دڵێ ئەگەر کاتی جەنگ و جیهادیش نەهاتبێ ئینسانی مسلمان نابێ بوەستێ هەمیشە لە دەعوە و بانگەوازدا بێ لەبەرەوەی تا ئینسان دروستکە ئەگەر عەقیدەکەی هەر ئینسانێک ئەسڵەکەی ثابت بوو ئەو کاتە فەرعەکەشی دەڕاتە ئاسمان کەسیش خۆڕاگر و بەردەوام بێت. بەڵێ ئەکید ئینسان خۆڕاگرە بێ بە گەورەی ئەمینێتەوە هەروەکو بیلال بە گەورەی ماوە هەروەکو ئەسحابە بەڕێزەکان تاکە ئەسحابەیەک هەیە کە وازی لە دین هێنابێ نەخێر ئەو هەموو ئەزیەت و ئازارە هەتا گەیاندنە حەدی کوشتن هەروەکو لە ئەسحابەکانی دیکە یانە گوت پێتان خۆش نییە ئێستا محەممەد لە جێ ئێوە بە گوت نەخێر نەک لە جێ ئێمە بە پێمان خۆش نییە ئێستاش یەک قەرەم و درچی لە پێ ڕابزی ئەوە دروستکردنە ئەوە دروستکردنە بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی نا کاتی شەڕ نییە کاتی جیهاد نییە کاتی کوشتن نییە چی بکەین گوتی وەرن پەیمانێک پێ بدەن ئەو پەیمانیش بریتە لەوەی کە مبایعەم بدەنێ لە خۆشی و لە ناخۆشی ئێوە لەگەڵمدا بن بکەم بەڵێ پێغەمبەری خوا پەیمان بێ پەیمانم بدەنێ ببەخشن لە خۆشی و لە ناخۆشی لە کاتی هەبوون و لە کاتی نەبوون کەم بەڵێ پێغەمبەری خوا پەیمانم بدەنێ کە ئەمر بە چاکە بکەن نەهی لە خراپە بکەن ئەوە شەوە نیوە شەوە کەس ئاگای لێ نییە پەیمان بێ پەیمانم بدەنێ کە یارمەتیم بدەن و سرم بخەن لەسەر ئەوەی کە دینی خوای پەروەردیگار سەر بخەین بەیەکەوە واز لە شرک و بتپەرستی بێنین کەم بەڵێ پێغەمبەری خوا پەیمان بێ چۆن خێزان و منداڵەکانی خۆتانە پارێزن منیش بپارێزم بەڵێ پێغەمبەری خوا پەیمان بێ ئەو جا فەرمویان سوێندیان خوارد فەرمویان فوالله لا ندع هذه البيعة هیچ کاتێک ئەو پەیمانە واز لێ ناهێنێن پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو پەیمانە وەکو پەیمانی شەڕ بڵاو بوویەوە اینجا یەک لەوانە بە ناوی ئەبولهەیثەم بوو هەستاوەکتی ئەی پێغەمبەری خوا ئەی ئەگەر دوایە تۆ سەرکەوتی خزم و کەس و هێز و قووەت و توانات پەیدا بوو وازمان لێ ناهێنی پشتمان تێ ناکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی الدم بالدم خوێن بە خوێن والهدم الهدم بە هەموو شێوەیەک لەگەڵ یەکتردا ئەبین ئەنا منکم وأنتم منی من لە ئێوەم ئێوەش لە منن مستحیلە وازهێنان لە یەکتر ئێمە ئەبینە هێز و پشت و قووەت و توانایی یەکتر برایەتی بەوە ئینسان سەرکەوتوو ئەبێ واز لێک ناهێنین بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەیمانی لەگەڵ بەستن کە فەرمووی هەر کەسێک شەڕتان لەگەڵ بکە لەگەڵ ئێوەدا ئەبم شەڕی لەگەڵ بکەم بۆ هەر کەسێک شەڕم لەگەڵ بکە شەڕم لەگەڵ بکەن بۆیە لەوەدا پەیمانیاندا کە ڕۆیشتن و گەڕانەوە لەوێ دەستیان بە دینی خوای پەروەردیگار یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پشتیوانیش لەوێ دروست کرد بەڵێ تەنها ئەوە بڵێ من دەڕۆم و تەواوە پشتیوانیەکی زۆر گەورە پشتیوانیەکی زۆر فراوان ئەوانە بوونە بەشێک لە یەکتر بوونە برا هەلەوێ بڕیاری برایەتی درابوو بۆ یەک سەیرەکەن کە لە فەتحی مەکەدا ئەگەر ئەو نقطە لە بیر نەکەین لە فەتحی مەکەدا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم چوو لەسەر سەفا ڕاوەستا و دانیشت و ڕووی لە قیبلە کرد و دەستی بەرز کردەوە دوعای کرد ئەنساریەکان ترسێکیان لەبۆ دروست بوو وتیان پێغەمبەر لە لای ئێمەدا بوو حاشا لە پێغەمبەر شتیوا نابێت چونکە وەفا لە پێغەمبەر فێرە بین وەفا ئەو کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هاوڕێیەکانی دەستە خوشتی خەدیجە ئەهاتنە ماڵی پێغەمبەر لە بەریان هەڵەستا عەبایەکەی خۆی ڕادێخست ئەی فەرموو وەرن لەسەر دانیشن ئەی فەرموو بەشە خێری دەستە خوشتکاکانی خەدیجە کە خێزانی بوو لە یاد نەکەن ئەوە وەفایە لە پێغەمبەر فێرە بین بۆیە گوتیان وەڵاهی ئەنساریەکان ئەوها بەرامبەر پێغەمبەر صلی الله عليه وسلم دانیشتە بوون کە پێغەمبەر دوعایە کرد دەستی بەرز کردوتەوە
گوتیان وەڵاهی لەوانەیە پێغەمبەر تازە پێویستی بە ئێمە نەمانە هێتۆ ناو ئێمە لە مەکە ئەمینێتەوە کە گەیشتەوە ناو خوزم و کەس و دۆست و برادەر و ئەقریبایەکانی خۆی تازە پێویستی بە ئێمە نەمانایەتەوە ئایا ئەوە لە پێغەمبەر دێ کە پێغەمبەر بێوەفا بێ و ئەوان بەزێ دەڵی نا پێغەمبەر هەستی کرد هاتە خوارێ لەسەر سەفا فەرمووی قسەیەکتان کرد کیان نای پێغەمبەری خوا پێیان شەرم بۆ ئەو قسە لە ڕووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باس کرد پێغەمبەر فەرمووی نا قسەیەکتان کرد پێم بڵێ چونکە پێغەمبەر پێشتر وعدی لەگەڵ داون لا ئیمانە ولا دینە لمن لا عهد له عهد و پەیمانت نەبێ دینت نییە پێغەمبەر فێری ئەوەی کردوین چۆن ئێستا ئەوان بەزێ دێڵی فەرمووی نەخێر قسەیەکتان کرد پێم بڵێ تەنێ پێغەمبەری خوا بەخوا قسەیەکی ئاوامان کرد ترسای لەوەی بەزێمان بێڵی ترسای لەوەی کە لە نێو مەکەدا بمینەیەوە ئێمە بەزێ بڵی ئێمە بە ڕوح و جیهان لەگەڵ تۆداین بەخوا بەبێت تۆی تەحمل ناکەی پێغەمبەر جوابی داوە صلی الله عليه وسلم فەرمووی مەعاذ الله خۆمە پارێزم بەخوای پەروەردیگار کەشتی وا لە من بێ المەحیا مەحیاکم والمەمات مەماتکم ژین ئەو ژینەیە لەگەڵ ئێوە دابی مردنیش ئەو مردنەیە کە لەگەڵ ئێوە وەفای ئەوانی لە یاد نەکرد کە لە ڕۆژەش سەختی وا لەگەڵی بوو خێر چۆن لە یادەکا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبیر ناکە بۆیە بڕیاریدا ژیان لەگەڵ ئەواندا بێ مردنیش لەگەڵ ئەواندا بێ بۆیە چەند ڕۆژێک لە مەکە دامایەوە مەکەی بەجێهێشت و لەگەڵ ئەوان گەڕایەوە مەدینە بە فعلی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە چی وەفاتی کرد لە مەدینەدا قەبری لە چیە لە مەدینەیە مامۆستا تێکەڵ چێشەش لەگەڵ قیاداتی سەردەم کەین بەڵێ حاشا لە ڕووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕۆژانێکی سەختە کە پێویستیان بە خەڵکەکە بوو بە هەموو نوعێک لەگەڵیان بوون داوایان لێ دەکردن لەگەڵیان دادەنیشن دواتر چۆن دەڵێ کە دەستی خۆیان بینی و کەسی خۆیان نەناسی کەواتە ئەوانە زۆر دوورن لە خصلەت و سیفەتی پێغەمبەری خوا کە ئاوان صلی الله عليه وسلم هەر بۆیەشە ئەمە هەمووجار لە خودبەکان ئەڵێن کوڕە ئەی هەوەر بگەڕێنەوە سەر دینی خوای بگەڕێنەوە سەر ڕەوشت و ئەخلاق و سنەتی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ئێمەی ئەهلی گوندەکان هەتا پێویستیان بە ئێمە بوو هەتا ئێمە نانمانەدانێ خوێنمان لە بۆ ئەو بەخشین خزمەتمانەکردن جلشۆریان بووین هەموو شتیان بووین لەگەڵماندا بوون ئێستا کە بوونە چوونە شوێنە بەرزەکان ئێمەیان لەبیر کردووە هەناشمان ناس بۆیە پێویستە بگەڕێنەوە سەر دینی پێغەمبەری خوا پێغەمبەری وەکو پێغەمبەری خوا بن ئەوانە چونکە وازیان لە پێغەمبەر هێناوە لە دینی پێغەمبەر هێناوە بۆیە ئاوە بێوەفایی دەچوینە چونکە پێغەمبەر فەرمووی چی فەرمووی مردن و ژینم ئەبێ لەگەڵ ئێوەدای بە فعلیش وای کرد سەران و گەورەکانی قوڕیش لەبەرەوە پێغەمبەریان قبول نەبوو صلی الله عليه وسلم لەبەرەوەی تەخت و تەرازی ئەوانی لەناو دەبرد لا یازالیش ئێستا ئەگەر ئەوانە بگەڕن سەر دینی خوا بیلالی حەبەشی یەکسان دەبێت لەگەڵ بۆ نمونە گەورانی قوڕیش ئەوانش ئەویان قبول نییە مامۆستا گیان خۆ ئەگەر ئەوان بێنەوە ئەوەش دڵسۆزیە لە بۆ ئەوان تووشی ئەمە یعنی کە دین کاری الله ئەکبەر کاری لا إله إلا الله ئێمە باشەمانەوەی لە بۆ هەموو کەسێک نامانەوەی هیچ کەسێک تووشی دزی بێت تووشی بەرتیل بێت تووشی ڕەشوە بێت تووشی ماڵ خواردن بێت تووشی کوشتن بێت کەس نەکوژرێ یعنی ئێمە چۆن چاکەمانەوەی لە بۆ خۆمان چاکەمانەوەی لە بۆ هەموو مرۆڤێک کە ئەبێ ئەو مرۆڤانە جا هەر کەسێک هەیە کە لە ڕابردوو ئەگەر شتێکیان ئێمە شتێکمان لە بۆ کردوون نامانەوێت ئەوڕۆ تووشی خراپەش بن مامۆستا ئەوانە مێژوو ناخوێنەوە کە ئەوانەی لەگەڵ خوددا و خەڵک بوون بەڕاستی ناو دەنگ و ئەدا و چاکیان ماوەتەوە ئەوانیشی کە دژی خوددا و لەگەر فەقیر نەبوون چۆنە ناو سەبەتەی مێژووە ئەمجا چێشەوەی کە نایخوێنەوە ئەگەر بیخوێنەوە خۆ ئەزانن چێ ناوی ماوە چێ ناویشی بە خراپە ڕۆوی چێ ناوی بە بچووکی ماوە چێ ناوی بە ناشیرنی ماوە نەماوە ئەجێم ناوی ماوە سید کە ئەوەی باشەکان ئەوەی چاکەکار بووینە چۆن ناویان ماوە جا خۆ عادەتی هەروایە یعنی خراپەکارەکان دائیم لە دژی باشەکان ئەجەنگن لەو کاتێک کە وحی لە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دابەزی حەزرەتی خەدیجە ئامۆزایەکی هەبوو بۆ وەرەقەی کوڕی نەوفەل پێغەمبەری بردە لای ئەو پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بینەوە سەر کۆچەکەی خۆمان چۆ لای تەبیعی خۆی داپۆشی و ئەزیەتی خوارد و یا ئەیها المزەمل
قم الليل إلا قليلا يا أيها المدثر قم فأنذر وربك فكبر وثيابك فطهر أوانها زور ترسا بيغمبر صلى الله عليه وسلم سولاي ورقة بي فرموي تو أبي بيغمبر بلام قوم كسكارك درتكن فرموي تي أو مخرجيهم يعني خزمو كسكاري من ودرم أنين فرموي بالي يعني درما كان باورينا أكل بيغمبر صلى الله عليه وسلم يعني شلون صادق الأمين هم أمانتي كان لا بيغمبر ده أنا بلام دريا كان فرمي بالي درتكن زور بمعنى يعني درما كان أمن رازقو مال ناوان هرتي تشيشو مشاكل يعني أمن لبيان حلقة أمن دريا كان فرمي بالي درتكن أو مخرجيهم هروكو خاي پروردگار كفرمي وإذ يمكر بك الذين كفروا ليثبتوك أو يقتلوك أو يخرجوك أو أنا الدين يعني يفرطوا في الله ليبكن يعني يشتري ليبكن يان تسيد لي أكن يان سزنت أكن يان أتكوجن يان ودرت أنا هذا كل دارو ندوكي خويان دانيشتن لا سري كأوشتاني ليبكن لآخر ديشنا أويسي أو يقتلوك كأبي بيكوجن خاي پروردگار بحضرت جبرائيل دا خبرينا فرموي يا محمد صلى الله عليه وسلم برو لپیشتر دا لدواي بيعي عقبي دوم كباسمان كرد پیغمبري خوش اسمه صلى الله عليه وسلم إذني همو هاولا كاني دا كبرون كس نمينه كس نمابو كم أواني مابون لنيو مكة دا بريتبون لپیغمبري خوش صلى الله عليه وسلم حضرت أبو بكر داواي كرد بروا پیغمبري فرمو مرو لبرتي پیغمبر صلى الله عليه وسلم همواني بري كردن أو زاخر وشت أبي قيادة وابي أبي بيشوا وابي أبي نكبو خوي ل چندر خوش و چندر باش و خوي يعني خيرنا باسبورتي دولة ثانية للجيران بتقق بيه كم زار بوي درس خير جورتين هلا كسربازة كان بي روخين أويه أجر قيادة لبيجبو سركدة لبيجبو وكل شركان لغزوي بدر لغزوي أحدا پیغمبر صلی الله علیه و سلم لقل آن دا بریندار بو پیغمبر صلی الله علیه و سلم بو خوی کوتا کس روی حتی هموی برای نکردن روی همویان رویشتن او ذا بو خوی امام علی و امام ابو بکر معه بو امام علی بو تي هشتوا كأموزايتي اموزای خویت کسر لپیشکان کده ابي لقلی دابن امام علی بو ابي هشتوا فرموی ابي تو امانته کان بدهوا لا ايمان لمن لا امانه له قد افلح المؤمنون فيري امانك قد أفلح المؤمنون سركوتون إيمان داران والذين هم لأماناتهم وأهدهم راعون أو زور كساني كأمانة أبارزن وبيمان كاني خوشانة بنسر يعني لكاتي تنقانش بوي إدي دبي أداي أمانة تبكين كلالات أكيد خو بيغمبر بيقرأ بروا ترسي جاني هي خو ترسي جاني لسر بو هموش تكان إجواني با كرو خوانا هر كافرن لو نيبا خو استالواني زور كستصوري أويا كأو كسا كافرة لو نيبا بلام أخلاق بيغمبري خواه صلى الله عليه وسلم. الدين دارج بريت الأخلاق. بلى الدين كله خلق فما زاد في الخلق زاد في الدين. دين هموي أخلاق. أوي أخلاق زياد بالدين داري كي زيادة. بيغمبر بيكرا بلى أو مالي كافرانا الرومو بالتواب. بلى منيك. في كاتا غنيمة. بلى. استاذ زور كسي تصوري وايا كاشتاق إي كافرا مو با نادرس نيا. ما دام كافرا محارب. خو أنا محارب يجبون هذا يبرد. فرمو يا علي لشوين بدانشا. لشوين بمينوا. لشوينه كم بمينوا أوزا كم رويشتم تو بلام شتيشي تكرت فرمو يا علي كس ناتواني هتسليبك سلامتك إخو باشا بيشو علي لجير بتاني خنزرابو ترسي أوي هبو كبيكو جن سون أمانتي ورقرت لبيغمبري خواه صلى الله عليه وسلم أوانا جي بيكا بروح وجان لقل بيغمبري خواه دابون بلام لهمان كاتيش بيشتر سابقيك هبو لقل بيغمبري خواه صلى الله عليه وسلم أماني چي پیدا بو كبي قتبو يا علي تو سلامت بي أو اندسي قيانة سرقسي بيغمبري خواه هبو كبالي سلامت بي لإسراء معراجشا بيغمبر قتان هاولكت يا أبو بكر علي أمن سويما أسماني وقرايموا أبو بكر فرمويتي فرمي أقر زياتيش لو يبالي أمن بيبا أقر أو قتبي بالي أقر أو قصي كربي زياتيش لو يبيبا ببيشاو بكري فرمو لا تحزن بيشاو بكري الصديق رضا ورحمة الله سربه زور خمبار بو زور دلتنق بو لترشي جاني بيغمبر صلى الله عليه وسلم زابي فرمو إن الله معنا أو معيتي خوات سونا لقل بيغمبر إيمان داران بلى بس أول بيرنا كان كحضرتي علي ما هو أمانة كان يداو الشوي هاتن بيغمبر إخوة صلى الله عليه وسلم ني وشو درسو هميان دوريان دابو بيغمبر وجع الله من بين أيديهم صدني يخوين دو هندك قليبة مساوان دا كده كاس بيغمبر يان ندي بيغمبر هستا روي إمام علي لشويني بايوا
کە بەسەریان دادا ئیمامی عەلی فەرمووی پێغەمبەر نەمایە و تەواو ئیمامی عەلی ئەمانەتەکانی دانەوە ئەوان کە ڕۆیشتن لەگەڵ حەزرەتی ئەبوو بەکرە ڕۆیشتن چوون لە بۆ ئەشکەوتی غاری ثەور و لە جەبەلی لەگەڵ پێشەوە ئەبوو بەکرە لەوێ کە چوونە ژوورەوە ئەوەش لەبیر نەکەین کە چوونە ژوورەوە حەزرەتی ئەبوو بەکر فەرمووی ئەی پێغەمبەری خوا تۆ مەچۆ ژوورێ منەچم بۆچی ئەگەر شتێکی ناخۆش و مەکروه هەبێ لە ژۆرێ با بێتە سەرە من نێتە سەرت حەزرەتی ئەبوو بەکر چوە ژوورەوە هەرچی هەموو کونەکانی قەپاتکردن جلو بەرگ شتی ئەو کرد چوونە ژوورێ حەزرەتی پێغەمبەر چوە ژوورێ یەک کون مابوو پێغەمبەری حەزرەتی ئەبوو بەکر قومپان پاژنە پێیەکەی خۆی لە ناودانا بوو کە کافرەکان هاتن حەزرەتی ئەبوو بەکر ترسا بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لا تحزن إن الله معنا غەمبار مەبە نەک نەترسەی حوزنت نەبێ إن الله معنا خوا لەگەڵ ئێمەیە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم فەرمووی ما ظنك باثنين الله ثالثهما گومانت چییە بە دوو کەس کە خوددا سێم کەسی ئەو سێ کەسانەیە خوددا سێم کەسمانە نەترسەی غەمبار مەبە بە فعلی ئەوان هاتن هیچیان نەدیت و جا ئەوەی کە لە ڕیوایەت باسکراوە کۆتر و تەوە نەمامدا پیرۆزکە ئەوانە و ڕۆیشتن و جێگەکەیان بەجێهێشت لێرە ئەفەرمێ حەزرەتی ئەبوو بەکر پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرخەوێکی کات لەسەر ڕانی حەزرەتی ئەبوو بەکر سەری دانابوو لەو کاتە شتێک بە حەزرەتی ئەبوو بەکری وەدا سەیری ئەو خۆشەویستیەکە کونەکەی گرتی هەتا هیچ شتێک نێک زیندەوەرێک نێ بە پێغەمبەری خوای وەنەدا صلی الله عليه وسلم باشە شتێک پێوە ئەدا لە کونەکەی بە پاژنەپەی حەزرەتی ئەبوو بەکری سیدیقەوەدا لەو کاتە خۆی نازوولینی بۆ هەتا سەرخاوەکەی پێغەمبەری خۆشەویستمان تێک نەچێت تا ئیسراحەتی پێغەمبەر تێک نەچێت باشە ئەوەندە ئازارەکەی زۆرە بێ فرمێسک لە چاوی دێتە خواری حەزرەتی ئەبوو بەکر ئەکەوێتە سەر ڕوومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەحم بە قوربانی بێ لەگەڵ فرمێسک پێغەمبەر چاوە پیرۆزەکانی بەرزەکە ئەفەرمێ یا ئەبوو بەکر ئەوە چییە فەرمی وەڵاهی پێغەمبەری خوا گەسەر ئەوەش کە ئەگازی پێیوە دایمە ئازارم زۆرە بۆیە فرمێسک لە چاوەکانم دێ ئەوز ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای لە بۆ کرد شیفای لە بۆ هات جا لە هەندێک شوێنان باسەکە لە تاریخ ئەفەرموون حەزرەتی ئەبوو بەکر ژانی ئەو ڕۆژەی ژەهرەکەی لە بۆ هاتیەوە لە سەرمەرگدا پێدا وەفاتی کرد یان وەکو پێغەمبەری صلی الله عليه وسلم باسەکرێ باسی ئەوە بکەین کە تەماشا دەکەین ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ لە ڕۆژی کۆچی ئەوە بە عەلەنی کۆچەکە چێ دەوێ منداڵی یەتیم بێ و ئافرەتەکەی بێوەشن بێ ئەوە عومەر کۆچی کرد ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ با بێتە پێشم دەبینین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خوایە عەلەیهی الصلاة والسلام بە پەنهانی کۆچەکات دەبێ ئیمامی عومەر هەمومان ئازایەتی ئەزانین ئیمامی عومەر لەو کاتێکەوە ویستی کۆچکە فەرمی وەطافە بالبەیتی سەبعەن 7,000 تەوافی کرد هەموو قوڕیشەکانیش بەرامبەری بوون لەوێش شیرەکەی دەرینە وتی ئەوەی ئێوێ منداڵی هەتیو بێ ئەوەی ئێوێ خێزانەکەی بێوەژن بێ ئەوەی ئێوێ بێشەڕ بکە ئەوەی هەر شتێک لەوانەیە ئێوێ بابێتە دوای ئەو گردە من لەوێمە با بێ یەک کەس نەوێرا بێ زۆر جار ئەو گومانە دروستە بێ دیارە حاشا لە ڕووی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئیمامی عومەر بە غیرەتر بۆ لە پێغەمبەری صلی الله عليه وسلم کەچی لە غیرەتا پێغەمبەر لە دەرەجەیەکە لە هەموو شتەکان دەرەجەیەک بووە ئەی بۆ پێغەمبەر بە پەنهانی کۆچی کرد لەبەر ئەوەی لەو کاتە لەو نقطەیەدا ئیمامی عومەر پێشەنگ نەبوو پێغەمبەر پێشەوا بوو ئەگەر پێغەمبەر بە ئاشکرا کۆچی کردبا ئەبە ئەوانەی بمابان هەموو ئەوان بە ئاشکرایی کۆچیان کردبا بەڵام بە پەنهانی کۆچکردنی هاوڵان و پێغەمبەر ئەسلەکە ئەوەیە بە پەنهانی کۆچ بکرێ بەڵام کە ئیمامی عومەر کۆچی کرد نابێتە قودوە و پێشەنجی ئێمە زۆر جاری وهەیە لە ژیانی دنیاییماندا زۆر شت هەیە ناکرێ بە ئاشکرایی بکرێ لە دینیش و لە تەعاملی دنیاییش بە ئینسان بە پەنهانی بیکا و بە پەنهانی بهێڵیتەوە لە بۆ ئەوەی تا ئەگاتە
منزڵی خۆی و تا ئەگاتە شوێنی خۆی. بۆیە ئەوە بوو کە هیجرەتیان کرد 3 شەو مانەوە لەوێ 3 شەو مانەوە ڕۆیشتن لە بۆ مەدینە. خۆی گەورە دەیتوانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەبوو بەکر و هاوڵەکان سەرخا بەبێ ئەوەی ئەو ماندوو بنەی تووشی خۆی و هاوڵەکانیش بکە لەبەرچی ئەو ئەسبابانەی گرتە دەست پێغەمبەری خوا. جا فێری مسلمانان کە ئێماش کە پێویستمان بەوەیە کە هۆکارەکان بگرینە بەر کە پێویستمان بەوەیە تەوەکل لەسەر خوا بکەین بەرێ کە پێویستمان بەوەیە حەول دەین هیممەت بکەین حرەکە بکەین لەیسە للئینسان إلا ما سعى بەڵێ کە حرەکەت کرد ئەوجا پشت بە خوای پەروەردگار ببەستە تەوەکل لەسەر خوای پەروەردگار ببەسترێ. ئەگەر ناخۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم کە لەو کاتەی لە ماڵەکەی خۆی هاتە دەرێ لە چ کاتێک چۆ ماڵی حەزرەتی ئەبوو بەکر لە چرقی گەرمایە لەبۆی کەس نەیبینی 3 ڕۆژ کە ڕۆیشتن لە شوێن پێی دەستڕیەوە. بەڵێ خۆی لە جیاتی ئەوەی ڕوبەڕووی مەدینە بڕۆن ڕۆیشتن لە بۆ لای بەحری سوور هاراستەکەشیان گۆڕی 3 ڕۆژ لەوێ دامانەوە. حەزرەتی ئەبوو بەکری لەگەڵدا بوو. حەزرەتی ئەبوو بەکر 2 حوشتەکەی لە لای عەبدوڵای کوڕی ئوڕەیقیت دانابوو کە مشریک بوو. ئەو حوشتەکانی هێنان بەڵام ئەمین بوو ئەو کاتە ئەو هات چی لە بۆ کردن بوو بە ئەو کەسەی کە بوو بە پەیوەند و ڕێنیشاندەر بەڵێ ڕێنیشاندەریان بوو بە دەلیلیان لەگەڵ خۆیان بردننی دونی تاقینیش لەولای دونی تاقین کە کچی حەزرەتی ئەو بەکرا ئەویش خواردنی لە بۆ دەینان. ئەوانە هەموو هۆکارەکان و شتەکان بوو کە گرتنیانە بەر ڕۆیشتن لە ڕێگا هیچ ڕێگایەکی ئاوەدانیان نەگرتە بەر هەموو ڕێگایەکانی مردویان گرتە بەر. ئەو کابرا زۆر شارزا بوو کە پێغەمبەر صلی الله علیه و سلم گرتنی. ئەو جا کە هاتن لە ڕێگادا هۆکارەکانیان گرتە بەر پشتیشان بەخوای پەروەردگار بەستا ئەوەش بوو پشت بەخوا بەستانەکە بریتی بوولەوەی کە بنمونە لە ڕێگا کە هاتن سوراقە هات چونکە 100 حوشتریان دانا گوتیان ئەوەی کە پێغەمبەر بگرێ 100 حوشتری ئەدەینێ. ئەو بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ڕێگا ئەڕۆوی سوراقە هات هێرشی هێنانە سەر بەڵام حەزرەتی پێغەمبەر هیچ نەترسا حەزرەتی ئەو بەکر ترسا بەڵام پێیەکانی چەقین دیسان حەولیدایەوە دیسان نەیتوانی کە زانی پێی ناگیرێ گوتی ئەمانم دەیا محەممەد زانی ئەوە شتێکە ئەمانی دایە شتێکی لە بۆ نووسی گوتی بۆ وازمان لێ ناین و نامان پارێزی چی ئەڵێ 2 بازنەکانی دەستی کیسرا لە بۆ تو بن گوتی باش شتێکی لە بۆ نووسی خۆ کابرا کافر بوو چۆن ئەو بڕایە کرد و ئەوانە هەڵدێن ماڵ و حاڵی خۆیان جێ هێشتووە کەس و کاریان نەماوە ئیدی وعد و بەڵێنی چی پێدەدا چۆن ئەو کابرا قەنەعەت کرد کە کافر و بێباوەڕ هاتووە خوێن ئەوە بگرێ کە 2 جار چەقی نەیتوانی بگاتە هەمویان دەیانزانی پێغەمبەری خوایە ئەشیان زانی بەڵام لەوەش زیاتر مؤکد بوو کە دیتی چەقی معجزە ڕوویدا دواتر ئەمانەتەکەی وەرگرت ئەمین بوونەکەی لە پێغەمبەری خوا وەرگرت صلی الله علیه و سلم کە پێی گوتی ئەو 2 شتە ئەدەینێت و تەواو گەڕاوە ئەو 2 بازنەیە ئەوەی کە دەستێنێ پارێزە ئەڵێ سبەینەکەی ئەویست خوێنەکە وەربگرێ و پێغەمبەر بگرێ بەڵام دوای نیوەڕۆیەکەی باسییانەکریانە گوت پێغەمبەر محەممەد چی لێ هاتیە گوت بە ڕۆیش لە بۆ خۆی دەرچوو پێش نیوەڕۆ ئەویست بیگرێ بەڵام دوای نیوەڕۆ ئەی پاراست. ئەوە بوو لە ساڵی 8 کۆچی لە دوای شەڕی حونەینە هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مسلمان بوو وەرەقەکەی هێنا خزمەت پێغەمبەری صلی الله علیه و سلم پێغەمبەر فەرمووی یوم وەفاء وبرین ڕۆژی وەفا ئەو ڕۆژەیە تەواو تۆ پارێزراوی ئەوزا مسلمان بوو. لە ساڵی 16 کۆچی لە سەردەمی عومەری کوڕی خەتابە لەو کاتەی کە حەزرەتی عومەر صلی الله علیه ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ کە فەتحی ئەوێ کرا بازنەکانی کیسرا هێندران ئەوە بوو بازنەکانیان تەسمیلی سوراق کرد. ئەو وانانە چین کە لە کۆز وەردەگیرێن جەلای مامۆستا پێمان بڵێ بەڵێ وەڵاهی شتمان زۆر ماوە حەج ماشەڵڵا نابێ مامۆستا زۆر ماوە سەر خاڵە هەمەکان بەڵێ جا تەبیعی ئەوەش لە بیر نەکەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لەو کاتی سۆدەرێ گریا فرمێسک بە چاوی داهات فەرمووی ئەی مەکە تۆ خۆشەویستترین خاچی لە لای من پیرۆزترین خاچی لای خوای پەروەردگار و خۆشەویستی ئەگەر دەریان نەکرد بامە ما خەڕەجتۆ منکی واللهی قەت ناچوومە دەرێ گریا بەڵام لە پێناوی مەبەستە گرنگەکانی خۆت ئینسان ئەبێ
هەموو شتێک واز دەبێنێ بنمونە دین و ئیمان و عەقیدە لە هەموو شتێک گرنگترە یەکەم شت دین و ئیمان و عەقیدەی خۆیانە هەروەکو سەیرەکەین ئەسحابە بەڕێزەکان هەموو شتیان واز دەهێنا حەزرەتی سوهەیبی ڕۆمی کە هات لەوێ ژنی هێنا و ماڵی دانا و دەوڵەمەند بوو ویستی هیجرەت کە وتیانە چیەکەی ئەی سوهەیب وتی ئەڕۆم وتیان بابەت تۆ کە هاتیە لە ناو ئێمە هیچت نەبوو نە ماڵ نە منداڵ هیچت نەبوو دەتوێت ئێستا بڕۆی ماڵ و سەرۆت سامانەکەشت بەی بەخوا ناکەی هەموو شتیان لێستان تاکە شەخص ماوە چۆ هیجرەتی کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ڕەبیح السوهەیب ڕەبیح السوهەیب قازانجی کرد باشە ئەبوو سەلەمە کە ویستی هیجرەت کە بڕوە وتیان ئەی خزم و کەسەکان و ماڵە خەزورانی لێ کۆبوونەوە وتیان ئەبوو سەلەمە ئەڕۆی ئەتەوێ خێزان و منداڵەکانیشت بەی بەخوا نایبی ڕاست خێزانیان لێستاندەوە بەڵام هەر ئامادە بوو بڕوا لە لای پێغەمبەری خوا و لە بۆ مەدینە خێزانیان لێستاندەوە ئەینجا کە سوکاری ئەبوو سەلەمەی هاتن گوتیان ئەی ئومی سەلەمە منداڵەکانمان بدێ منداڵەکانی منە خۆی تونینە منداڵەکانیان لێستانن ئەڵێ هەتا یەک ساڵی ئومی سەلەمە ڕۆژانە بەرامبەر ڕووی لە مەدینەی کردبوو ئەگریا تا یەک ساڵ منداڵەکانیش لەلانە بوون هەر ئەگریا ڕۆژێک دیان کوڕ گوتیان بابە ئەی هەوار ئەو ئافرەتە گوناحە بینن منداڵەکانی بدەنەوە با بڕوا لە بۆ خۆی بچێتە مەدینەی لای مێرد و پێغەمبەری سەڵام ئەوە بۆ ڕۆیشت لە ڕێگا کابرایەک والله ئەعلەم بەلای ئەبوو تەڵحەیە دیتی ئەو ئافرەتە بەتەنێ ئەچێتە مەدینەی ئافرەت بەتەنێ کافریش بوو مسلمان نەبوو بۆ کابرایە بەڵام پێغەمبەر فەرمی ئینەما بوعیثت لئوتەمیمە مەکاریم الئەخلاق تا ئەخلاقەکان تەواو بکەم دیتی ئافرەتێک بەتەنەیە ئەخلاق ڕێگە نادا بە بێڕەوشتی و بێناموسی و دوور لە هەموو کەسێک دوور لە زەنابەت و ئەو تەلەڤیزیۆنە بەوەی کە ناموسی ئینسانی بەڕەڵا بکرێ بۆیە فەرمووی نایبە تەنێ بڕۆی ئەڵێ لەگەڵی ڕۆیشت لە پێشەوە ڕۆیشت هەتا گەیاندیە مەدینە 500 کیلۆمەتر ئەزانی مابینی مەکە و مەدینە 500 کیلۆمەترە ئێستا خەڵک و ئازانێ دوو ڕۆژە یا دوو سعاتە ڕێیە یان بە سەیارەی بە 2 سعاتانەگەیە 500 کیلۆمەترە ئەی ئەگەر ئەو ڕێ ئاوا دوور بکرێتەوە کە بەعکس ڕۆیشتینە زۆرە بۆیە لەگەڵی ڕۆیشت هەتا گەیاندیە مەدینەی لە مەدینەی گەڕاوە جا ئەگەر بینە سەر ئەوەی کە دوو نقطەی زۆر گرنگ ماون کە پێغەمبەر گەیشتە مەککە مەدینە دەوڵەتی دامەزران لەسەر دوو خاڵی زۆر گرنگ کە بریتی بوو لە برایەتی نێوان مسلمانان لەوێ زمان دەیە پرسیارێککە گەیشتە ئەوێ بۆ یەکەم زار بۆنەوە بڕیاری مزگەوت و کردنە برایەتی ئەو مسلمانانی بڕیار دەڵێ بڵێ ئەگەر برایەتی نەبوو هیچ سەر ناگرێ وەکو کورد ئێستا کە برایەتیان لە ناوێنی ببینە هیچمان سەر نەگرتیە 2 ساڵ پێش ئێستا لە تەفرەقەی مابینی خۆمان 150 خاکمان لەدەستە یەکەم شت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بڕیاری برایەتیدا دووەم شت یەکەم شت مزگەوتی دروست کرد دووەم برایەتیشی ئیماندارانە نەک ئەو برایەتانێکی ئێمە زار بەزار دەکەین و دەیبەستین مەسلحەت و بەرژەوەندی کۆیان دەکاتەوە دواترش کە بەرژەوەندەکەنەوە برایەتەکەش ناخێر یعنی ئەوە بوو کە هەتا گەیشت بۆ حەدی ئەوەی ئەسحابەی وا هەبوو لە ئەنساریەکان ئەیگوت ئەگەر ئەڵێ من دوو خێزانم هەیە خێزانێک لە بۆ تەلاقەدا نەک ماڵەکەی تەوزیەکە ئەو ئەوان شتیوان قبول ناکرد ماڵ و سەرۆت و سامان و هەموو شتی خۆیان دابەش کرد بەیەکەوە ئەوە برایەتی بوو جا مزگەوتیش لمسجد أسس على التقوى من أول يوم أحق أن تقوم فيه رجال يحبون أن يتطهروا والله يحب المطهرين پیغمبر گەیشتێ مزگەوتی قوبای دروست کرد لە مزگەوتی قوبا دابەزی لە 24 مانجی نۆ لەوێ دابەزی کاتێکی گەرمە مزگەوتی قوبا دروست کرا هاوڵان هەمویان بەیەکەوە بوون تا مزگەوتیان دروست کرد دواتر کە ئەویان تەواو کرد ڕۆیشتن لە بۆ مزگەوتی ئێستای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ماڵی ئەبوو ئەیوبی ئەنساری دابەزین ئەوەش زۆر گرنگ بوو برایەتی و مزگەوت تاریخی ئێمە لەکوێوە دەست پێکا لە مزگەوتەوە دەست پێکا یەکەم شت مزگەوتە بۆ لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەکرا تاریخی مسلمانان شخص نا تاریخێکی گەورە مزگەوت پاک و خاوێنی لە مزگەوت بەڵام لەبیل مقابل سیر کە مزگەوتێکی تر هەیە مەسجد الضرارە والذين اتخذوا مسجدا ضرارا کە مزگەوتی ضرار کە دروست کرا تەفرەقەی لە ناو بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو مزگەوتەی تێکدا پێخوای پەروەردگار پێی فەرموو لا تقم فيه أبدا ئەسلەن لەناو ئەو مزگەوتەی هەرمەمێنەوە هەرمەچۆ ناو ئەو مزگەوتەی بەرنامەکەمان کۆتای هات ئامانجی گشتی لە کۆزدا چی بڵێ چەند شتێکی زۆر گرنگ بوو یەکەم شت ئەوەی ئینسان لە بۆ مەبەستەکانی خۆ ئامانجەکانی خۆی بەردەوام بێ کە بریتیە بە تایبەتی لە دروستکردنی دەوڵەتێک ڕزگاربوون لە زوڵم و ستەم وازهێنان لە شوێنی خراپە
لە شوێنێک کە لە ژێ عەدالەتی تێدا نەبوو لە بۆ شوێنێک کە عەدالەتی تێدایە چونکە هیجرەت بەردەوامە بێ بەو معنایە گشتیەی چونکە پێغەمبەر فەرمووی لا هیجرەتە بعد الفتح لە دوای فتح هیجرەت نەماوە بەڵام بە معنای گشتیەکەی لە شوێنێک کە عەدالەتی لێ نەبێ و زۆڵم مستەم و خراپەکاری تێدا بێ بەردەوامە هیجرەت بەردەوامە ولكن جهاد ونية نيتي إنسان بردوامه به ململاني حق وباطل كوت بمعنى ململانه دجاتي لما بين حق وباطل هر بردوامه به هیچ کاتێک کۆتایی پێ نایە بەڵام ئێمە چۆن هیجرەت ژیانی پێغەمبەری گۆڕی لە بۆ مەکی و مەدەنی ئەبێ ژیانی ئێمەش لەو ڕۆژەدا بڕیاری ئەوە بدەین ئێمە لەگەڵ چاکەدا بین واز لە خراپە بێنین لە گوناح و تاوان و مەعسیەت کۆچکەین لە بۆ چاکەکاری لە بۆ تەوبە لە بۆ باشە لە بۆ لەگەڵدابوونی چاکەکاران و دادپەروەران ئەوە زۆر گرنگە چونکە خی پەروەردیگار پێمانە فەرمێن لا تقعد فلا تقعد بعد الذكرى مع القوم الظالمين لەو ڕۆژە بەدواوە لەگەڵ ظالم و خراپەکارەکان دامەبە دڵسۆزی بناغی سەرکەوتنە هیجرەت پێمانەڵێ داوە و بانگەواز پێویستی بە پشوو درێژیە پشوو کورتی نامانگەێنێت نەخێر ئیلا ئەبێ پشومان درێژ بێ ئەبێ بەردەوام بین بەردەوامی ئەمانگەێنێتە هەموو ئەوەی کە سەرکەوتن بەدەستبێنین ڕۆڵی ئافرەت و گەنج ڕۆڵی ئافرەت و گەنج خۆشەویستی نیشتیمان ئەوانە شتمان زۆر ماون ماڵی ئەبوو ئەیوبی ئەنساریمان مابوو کە زۆر گرنگ بوو کە چەند مڕاعاتی پێغەمبەری خوا کرا صلی الله عليه وسلم کە گوتیانی پێغەمبەری خوا تۆ لە ژێرەوە مەبە بە ئێمە لەسەر تۆ نەبین تۆ بڕۆ سەرەوە بە ئێمە لە ژێر تۆ بین فەرمووی نا من میوانم دێ ئەڵێ ڕۆژێک ئاوڕژە ئەڵێ خرمانەکە دۆ بەست تا پێغەمبەر ئەزیەت نەخوا ئایا ئێمە ئەوڕۆ چەند لەگەڵ ئەوە داین ئێمە چەند ئەتوانین پێغەمبەر بینەوە ماڵەوە لە ماڵەوە ئەزیەت نەخوا پێغەمبەر بە تەلەڤیزیۆنمان بە ئینتەرنێتمان بە هەڵسو کەوت و ڕەفتارمان بە زلو بەرژی خێزان و منداڵمان ئەوانە گرنگن زۆر پەندی جوان هەیە لەوێ وەری بگرین گەڵی کە پێغەمبەر خواردنمان لە بۆ برد ئەی خوارد ئێمەش ئەمان خوارد لە جێی پەنجە پیرۆزەکانی پێغەمبەری ئەمان خوارد لە بۆ بەرەکەتی زۆر بەڕێز مامۆستا هێندرێن بالیسانی ئەزیەتمان دای زۆر خۆشحاڵ بووم لەو کەناڵە پیرۆزەوە لەو مینبەرە و بەڕێزەوە توانی بێتمان چەند لەحظە و سرکە ساتێک لە خزمەت پێغەمبەری خوادار بسم الله وتعالى خی گەورە و بەر شەفاعەتی پێغەمبەرمان بخە یا ڕەبی یا ڕەب العالەمین هەمومان ئەو برا بەڕێزانی کە ئەو کەناڵە بەڕێوە ئەبەن ئەوانی کە گوێیان لە ئێمە یا ڕەبی و بەر شەفاعەتی و پێغەمبەرمان بێخی لەسەر دین و منهەج و سونەتی و پێغەمبەرە بەردەواممان کە یا ڕەب ئامین یا ڕەب دەست و ساوت خۆش بی خی گەورە پاداشی بەخێر یا ڕەبی خوا هەموو بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لەم بەرنامەیە لە بەرنامەی بەفار لە خزمەتی پێغەمبەری پێشەوا بین صلی الله عليه وسلم کۆسێکی خێرایی و ڕۆحیمان کرد لە مەککەوە بۆ مەدینە هیوادارین و دەپارڕنەوە کە خی گەورە لە خەوی شەو لە زیارەتی مەرقەدی پیرۆزی شەو لەسەر حەوزی کەوسەریشە بە خزمەتی پێغەمبەری خوامان بگەێنێ صلی الله عليه وسلم بەر شەفاعەتی گەورەی ئەومان خات ئەوێ دەڵێ ئەمڕۆ کۆچ و سبەی دەوڵەت ئەمەیە مانای هیجرەت هیجرەتی پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم دنیایەکمانە لە خۆگرێ ئێمە ناتوانین تەنها لە بەرنمەیەک حەقی پێ بدەین تەنهاوە دەڵێن خی گەورە سەری ساڵی تازەی کۆچی لە هەموو مسلمانان پیرۆزکە بێکۆ کۆچکەین لە مەعسەت و تاوان و بی ئەمری خوا بۆ باوەشی ڕەحمەت و میهرەبانی خوا سبحانه وتعالى خی گەورە ئارامی و سەکینەت و دینە جوانەکەی خۆی بجێڕێتەوە بۆ نێو خاک و دڵ و گەڵانی مسلمان تاکو دیدار بە خی گەورەتان سپێرم دووبارە سەری ساڵی تازەی کۆچیتان پیرۆز السلام عليكم ورحمة الله وبركاته